لذلك تأجيل الاحتفالات الدينية. بناو زیاتر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە خۆپارێزی بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی بەڕێبەراتی پێکەوەژیانی ئاینەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان دیدارێکی لەژێر ناوی ڕۆڵی زانایانی ئاینی پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ساز کرد. ئێمە هەڵبەتە بە دوو قۆناغ ڕوبەڕووی ئەو کۆرۆنا ڤایرۆسە بووینەوە، هەر کەسێک لە ئاست خۆی بەرپرسیارەتی کەوتۆتە سەر. قۆناغی یەکەم حکوومەت هەوڵ و تەقەلایەکی جددیدا توانی کۆنتڕۆلی کۆرۆنا ڤایرۆس بکە، بەڵام لە قۆناغی دووەم بەداخەوە ئێستا خەریکە تەشانە دەکا بەرپرسیارەتی لەسەر تاک بە تاچی هاونیشتیمانیانە. بۆیە ئێمە بە باشمانزانی بە بەرپرسیارەتی خۆمانزانی کە تەواوی پێکاتە ئاینەکان نوێنەرەکانیان ئەمڕۆ لەو مەحفەلە علمیە بەشدار بن کە بتوانین لە ڕێگای ئەو وەزارەتانی کە معنین بە تایبەت وەزارەتی تەندروستی میکانیزمێکدا بنێن کە دەور و تەئسیراتی کەسایەتی ئاینەکان، مامۆستایانی ئاینی و لە ڕووی جەندەریشەوە خانمانیش، ژنانیش، خوشکانیش بەشدار بن و بەشدار بووینە چۆن بتوانین هەمومان بەیەکەوە ڕوبەڕووی ئەم پەتایە جیهانیە ببینەوە لە هەرێمی کوردستان. دیدارەکە سەرجەمە و پێکاتە ئاینیانەی کە لە هەرێمی کوردستان دەژین تایدا بەشداریان کردبوو. تایدا چەند سمینارێکی هۆشیاری لە ڕوانگەی ئاین و پێکاتەکانەوە لەخۆ گرتبوو. زانایانی ئاینی و کەسایەتی پێکاتەکان تێڕوانین و دیدی خۆیان لە بەرامبەر خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا خستە ڕوو. خەڵکی ئێمە بە هەموو دیانەتەوە دەچنە لای پیاوی ئاینی، هەم بۆ پیرۆزبایی و هەم بۆ وەکو مەسەلەی کۆمەڵایەتیش. بەڵام لا ئێمە مەسەلەن ئێمە بابە شێخمان هەیە کە پیاوی گەورەی هێزدیانە و شێخی ڕوحیانە، ینی هەردوو چۆن هەتە لای بابە شێخ زۆر کەم بووە و هەتا مەسلەی دەستماچکردنەوەوانش نەمایە، هەتا خەڵک هەم خۆ بپارێزێ، چونکە ئەو پارستن شتێکی گەلک گرنگە و ئێوە دەزانن لە ژیاندا ینی ڕوحی ئینسان لە هەموو شت گرنگترە. لە ڕوانگەی ئیسلامەوە هەمیشە گیانی مرۆڤ پارێزراوە. دووشت هەیە دەبێ ئێمە لێشی جیا بکەینەوە. یەکەم داخستنی مزگەوت، دووەم ڕاگررتنی شەعائیرەکان تاماوەیەک. ئێستا ئەو قەزیە داخستنی مزگەوت نییە، ڕاگررتنی خوتبە نییە، مەرحەلەیە کە بەسەرماندا تێدەپەڕی. مامۆستایانی ئاینی دەزانن کە پاراستنی گیانی مرۆڤێک لە هەموو شتێک گەورەترە. لەبەر هەندێک بەڕاستی لەو مەرحەلەدا دەوری مامۆستایانی ئاینی ئەوەیە خەڵک وشار بکەنەوە، خەڵک تێبگەێنن ئەوە نەململانێکی سیاسیە، نەقەزەیەکی ئابووریە، نەململانێکی ئەقلیمیە، ئەوە نەخۆشیەکی جددیە لەسەر هەمومان هەیە. خوا نەخواستە مزگەوت هەمیشە شوێنی پاکی و خاوێنی و ئەوانە بووە. دەبێن ئەو پەیامە هەمیشە لە مامۆستایانی ئاینیەوە بە خەڵکی بگاتن کە بتوانن گیانی خۆیان بە هەموو شێوەیەک بپارێزن. مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و بەڕێزبوونەوەی ڕێژەی تووشبان لە هەرێمی کوردستان زانایانی ئاینی پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستانی لە دیدارێکدا کۆ کردەوە تا لەو ڕێگەیەوە هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە لە بەرامبەر کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر بوارەکانی ژیان لە هەرێمی کوردستان و تێڕوانین و سەرنجی هەر ئاین و پێکاتەیەک لەسەر ئەو پەتاجیهانە بخرێتە ڕوو. ئەو پێی زانایانی ئاینی و کەسایەتی ئاینی دەتوانن ڕۆڵی کاریگەر ببینن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە کۆمەڵگەدا. کاروان مەسعود، گەلی کوردستان، ئەولێر.